اف تشتكي قال لك جرينجش بو ديار بكري باشير ديار بكري كو باشير كي كردان الباكوري كردستاني يعني اسكارم بشم زور بي باشيرن كردان يعني هرم كردستاني هر چهار پارچه كردستاني باشيرن قال لك جوانن بدوي اخو هيا يعني تشتي جوان لي هيا اتر بالا هولاتيان گشتياران دكشينه لانها گوارا تایم کو گوارا کا جهانیه وان جهن کو گشتیارینه ده ناسکرنش گشتیاران دربیجه هرن ببینن بدویا و جوانیا و گرینگیا و کلتوره و هرن ببینن نها گوتی هرن دیاربکر ببینن دیاربکر گلکی خوشه اترم بزن بین گرینگیا و کی چیه اف رکلاما تایمه کری گوارا تایم جبو دیاربکر کری هیا چند باندوریا خوال سر زور بونا توریزم یان گشتیاری دیکتن دنوا دیار بکری دا و تو بیشه که دیگر برای کنعان اکسو سروکی کمالای چاندو گشتیاری و موزیکی دیار بکری دیکن برای اکسو وارباش تو خیراتی جبو کردستان 24 دست پی که پیروزبای جوه دیکم جبو و گرینگی پیدانا گوارا تایم به بواری هم بشن سکتور تروریزم یه گشتیاریه لدیار بکری اف یک هیا چند باندوریا خو گرینگیا خو و هبیتن جبو و که کو سکتور گشتیاری ل دیار بکری باشتر بکه بالا گشتیاران زیاده تر بکشینه جبو کو سردانا دیار بکری بکن Ses gelmiyor. دنگناه ببورن زور باشه از پرساخو بوده دوباره بکم یا ورگر جارکاتن بوده دوباره بکتن بارم کیشه کادن که زور باشه اف آخفتن یان بشن اف گرینگی پیدانا گوارا تایم جبو دیار بکری هیا چند باندوریا خو هیا کو بالا گشتیارم بکشینه سردانا دیار بکری بکن هن پیش بینیا چه دیکن چه توقعات هنه Evet şimdi geliyor sesin. بله بله استا دنگتان هات بله استا جو لیتانا فرمون زور باشه از پرساخو دوباره دیکم از بارم ورگری هاشمن هيا زور سپاس زور تمام دنگش بێگومان لە ڕووی مێژوویەوە لە ڕووی کەلتورەوە دیاربەکر دەتوانم بڵێم پایتەختی مێژووە پایتەختی دیرۆکی دێری ئەم ناوچەیە هیچ شتێک نییە وەکو دیاربەکر لە جیهاندا بێت لە ڕووی کەلتوریشەوە بێگومان خاوەن کەلتوری تایبەت بەخۆیەتی ئێمە بێگومان پێشوازی ئەوەمان دەکرد و چاوەڕێ بووین بەڕاستی شتێکی وەها ڕووبدات چونکە لە جیهاندا 612 شوێن هەیە کە ئەمانە تۆمار کراون ئاینەکان کەلتورەکان مێژوویەکان هەمویان پێکەوە ژیاون دیاربەکرش یەکێکە لەو پارێزگانە ئەمەش ئامانجی سەرچی ئێمە بوو کەواشتێکی وەها بکرێ ئەو بڕیارێکەوە لەلایەن گۆڤاری تایمەوە دراوە مایە خۆشحاڵی ئێمەیە بەڕاستی بە تایبەتی وەزارەتی گواستنەوەی تورکیا کۆمەڵێک گەشتی کردبوو واتە هەندێک بواری گەشتی بۆ دیاربەکر ڕەخساند بوو بۆ ئەوەی بتوانن خەڵک بێنە ئەم پارێزگایە و سەردانی شوێنەکان بکەن و ڕاستە و خۆ ئەمەش بۆ هۆی ئەوەی کە سەرنجی جیهان ڕابکێشێت گەشتیاران بە شێوەی گشتی کاتێک سەردانی دیاربەکریان دەکرد ئەوەیان دەبینی کە هەموو شوێنێکی دیاربەکر هەموو کونجێکی دیاربەکر مێژووی تێدایە کەلتوری تێدایە و ئەمەش سەرنجی ئەوانی ڕاکێشاوە تەنانەت لە تەواوی جیهاندا شارێکی وەها نییە ئێمە دەتوانم بڵێم وەکو خەڵکی دیاربەکر خاوەن گەنجینەیەکی زۆر گەورەین ئەو هەڵسەنگاندنێکەوە لایەن گۆڤاری تایمەوە کراوە ئەمە زۆر گرنگە دیاربەکر خراوەتە نێو 100 پارێزگا واتە گەشتیاران ویستی گەشتیاران بۆ 100 پارێزگا هەیە و دیاربەکریش یەکێکە لەوانە بە تایبەتی باخچەکانی ناوچەی سوور هاوکات شوێنەوەرانەکانی دیکە کە هەمویان تۆمار کراون لە یونسکۆوە ئەمە شتێکی زۆر گرنگە بەڕاستی و گرنگێکی تایبەتیشە بەوەی کەوا بە دیاربەکر دراوە ئێستاش وەکو وێزگەیەکی گشتی و گرنگی گەشت و گوزار دیاربەکر بەختی یاوەری بووە ئەمەش بۆتە هۆی ئەوەی زیاتر
پارێزگاکەمان گەشاوە بێت کاتێک خەڵک سەردانی پارێزگاکەمان دەکات دەتوانێت بچێتە کلێساکان و مزگەوتەکان کە ئەمە دەبینن زیاتر سەرنجتان بۆ دیاربەکر دەبێت واتە دەتانەوێت زیاتر بێنەوە ئەمەش جارێکی دیکە گرنگی دیاربەکر دەخاتە ڕوو ئەمە بێگومان زۆر دڵخۆشی بەڕاستی ئەمە شتێکی زۆر گرنگە باشە بڕێز ئاکسۆ کەواتە ینی پێشببینی دکەن di payîzê da îtir piştî ev giringî pêdana govara tayim di payîzê da geştyarekê zor seredana Diyarbekirê bike. Di nava Diyarbekirê da bi nemayên geştyarî hatîne civcîkirin yani amadekirin her tiş ji bo turîzman berdest e di rêya ewlehiyê da aramiyê da rêwbanan da rêberiyê da her tiş yani hatiye feraham kirin. Evet, şimdi بەڵێ لە دیاربەکر بە شێوەیەکی گشتی لە ڕووی وتێل و میوانخانەوە ئێستا دەتوانم بڵێم پارێزگایەکی زۆر دەوڵەمەندە لە ڕووی کەلتوریشەوە لە مانجی ڕەمەزان واتە لە جەژنی ڕەمەزان نزیکەی 3 ملیۆن گەشتیار سەردانی پارێزگاکەمانی کردبوو خەڵکی ئێرە و خاوەنکارەکانیش بە شێوەیەکی باش پێشوازیان لەو خەڵکە کردبوو باوەڕمان وایە لەگەڵ هاتنی وەرزی پاییز ژمارەی گەشتیاران زیاتریش دەبێت چونکە خەڵکی دیاربەکر بە شێوەیەکی گشتی خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی پێشوازی لەم گەشتیارانە بکە لە ڕووی مانەوە و حەسانەوە لە ڕووی گەڕان و سووران لە ڕووی شوێنەواری مێژووی و کەلتوری بە بۆچوونی من پارێزگایەکی زۆر دەوڵەمەندە وێستگەیەکی گرنگی گەشتیاریە بۆیە دەتوانم بڵێم دیاربەکر ئێستا ئامادەیە هاوکات لە مانجی دەش فستیڤالێکی گەورە هەیە بە ناوی فستیڤالی گەورەی سوور ساڵی پار هەر لەم فستیڤالدا 3 ملیۆن گەشتیار ئامادە بوون سەردانیان کردبوو ئەمە هەموو ئەو شتانە ئاماژەیەکن بۆ ئێمەکەوە خەڵک دێ و گەشتیاریش سەردانمان دەکەن زۆر باشە بەڕێز ئاکسو تو خۆ دەزانی و دیاربەکر باژێرێکی کوردیە زۆربەیە ئاکنجیên wê کوردن yani li dema hatina turîzman geştyaran ji bo Diyarbekirê yani ev tiştê heye ku li wê derê jê ra bêjin ku Diyarbekir bažêrekî Kurdî ye yan bi Kurdî tişt hatîne nifsandin ji bo ku Kurdek li Başûrê Kurdistanê li Rojavayê Kurdistanê Rojhelata Kurdistanê seredana Diyarbekirê bike bizanbe bixwîne. Evet, şimdi tabii ki بەڵێ بێگومان قسەکانی بەڕێستان لەبارەی دیاربەکرەوە هەموو دەچێتە خانەی دەوڵەمەندی دیاربەکر لە زازا و کورد و تورک و سریانەکان هەمویان دیاربەکر وەکو مۆزاییکێک وایە هەموو جۆرە نەتەوە و زمان و ڕەنگی جیاوازی تێدایە بۆیە هەندێک خاڵمان داناوە وەکو پێدانی زانیاری لەم چوارچێوەیەدا پۆلیسمان دامەزراندووە بۆ وەکو پۆلیسی گەشتیاری بۆ ئەوەی بتوانێت هاوکاری ئەو گەشتیارانە بدا و ڕێنماییان بکە پۆلیسەکانیش بەو شێوەیە کار دەکەن هەموو ئەوانە چەندین زمان قسە دەکەن واتان دەتوانن هاوکاری هەموو گەشتیارەکان بدەن کە بە زمانی جیاواز قسە دەکەن تەنیا بۆ کوردی نییە بۆ نمونە کوردی بێ ئینگلیزی بێ هاوکات چەندین خاڵ و وێستگەمان داناوە بۆ پێدانی زانیاری ئەم زمانانە لە دیاربەکر زۆرە دیاربەکر فرەچەشنە دەوڵەمەندە نەتەوە و زمانەکان دەتوانم بڵێم لە دیاربەکر بە باشی دەژین واتە لە ناو دیاربەکر هەموو جۆرە ڕەنگ و دەنگ و زمانی جیاواز هەیە ئەمەش کەلتوری ئەم پارێزگای پیشان دەدات بەڕێز ئاکسۆ ینی ئەف گرنگی پێدانا گوڤارا تایم نەک تەنێ ji bo وڵاتên ئەوروپی یان ئەمریکێ ji bo hemû cîhanê gotiye herin Diyarbekirê bibînin bedewiyawê ciwaniyawê giringiyawê keltûrê wê nek tune li cîhanê li herêma Kurdistanê jî li navçeyên din yên herêma Kurdistanê jî seredana Diyarbekirê dikin xelek li vê derê bi erebeya xwe bi otomobêla xwe tête Bakurê Kurdistanê ji bo geştyarî seredana Diyarbekirê dike lê gileyên wan hene têbîniyên wan hene dibêjin dema em çîn Diyarbekirê li wê derê henî firtûfêl ji me têkirin kelûpel ji şer me tên girankirin dema dizanin ku em ne Tirkîn ne xelkê wê derê ne îtir kelûpel li ser me bi biha dibin bi nirx dibin we çi kire ji bo vê yekê ku
yani geştiyar turizm ne istiglal kirin Şimdi بەڵێ şimdi şöyle söyleyeyim. بڵێ Diyarbakır bu با بەو konuda شێوەیە بۆ Türkiye'deki باس بکەم en hassas دیاربەکر şehir. لە تەواوی تورکیا دەتوانم بڵێم هەستیارترین پارێزگایە لە دیاربەکر هیچ ساختەکاریەک ناکرێ واتە خەڵکی ئەوێش دەتوانم بڵێم هاوکاری گەشتیاران دەکەن لە ڕووی هەرزانیشەوە پارێزگایەکی زۆر هەرزانە واتە گەشتیارانیش کاتێک سەردان دەکەن دڵخۆش دەبن خەڵک زیاتر ناچێتە پارێزگاکانی ڕۆژاوە بەڵکو دێنە ڕۆژهەڵات و دیاربەکر یان دەچنە ئەوروپا بۆیە دەتوانم بڵێم دیاربەکر لە ڕووی نرخیشەوە هەرزانە خزمەتگوزاریەکی زۆر باشیش هەیە بۆ تەواوی گەشتیاران واتە من ئەمە قبول ناکەم کەوا لە دیاربەکر کەسێک ئیستیغلال بکرێ یان هەر شتێک بێ هەندێک حاڵەت هەیە لەوانەیە حاڵەت هەبێ بەڵام دەتوانن تۆمار بکەن هەر شتێکی وەهاش هەبێ خەڵک دەتوانێت یاخود گەشتیار دەتوانێت بچێت لە پۆلیس شکاتی خۆی بکات زۆر باشە برێز کەنعان ئاکسۆ سەرۆکی کۆمەڵەیە چاند و گەشتیاری و موزیکێ ji stûdiyê me li Diyarbekir gelme bû gelekî spas vîn herabin.